ئەمڕۆ باسی بابەتێکی گرنگەکەین کە پێویستە بە هەفتەی داهاتوو هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەویش کاریگەری نەخۆشیە درێژخایەنەکانە لەسەر ڕۆژوو یاخود بە شێوازێشتر بڵین ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنی وەکو شەکرە و بەرزی فشاری خوێنیان هەیە ئەوانەی نەخۆشی دڵیان هەیە ئایا بە ڕۆژوو بن یاخود نا بە شێوەیەکی سەرزارەکی وەگەر بە ڕۆژوو بن پێویست بە خۆئامادەکردنەکە یاخود چی بکەن بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆر کاوسومان کردووە کە پسپۆڕی نەخۆشەکانی دڵ و خەستەرەیە. دکتۆر بەخێر بێیت، بە شێوەیەکی گشتی نەخۆشی درێژخایەنەکان پۆلێ نەکرێن یاخود ئاسایی ئەتوان بە ڕۆژوو بن ئەگەر پزیشکەکانیان ئاگادار بن. سپاس بۆ بەڕێستان. خۆی نەخۆشیە درێژخایەنەکان ئەو نەخۆشانە بەکرێت بەپێی جۆری نەخۆشیەکە و قۆناغی نەخۆشیەکە دابش دەکرێت و هەر نەخۆشە و بە شێوازێک هەڵسوکەوتی لەگەڵا دەکەین کە ئایا ئەم نەخۆشە لە چ قۆناغێکدایە، چارەسەرە دەرمانەکانی چییە، ئەنج بەپێی ئەوە ڕێنەمایی پزیشکە تایبەتەکەی خۆی ڕێنەمایی دەکرێت ئایا بە ڕۆژوو بێ یان بە ڕۆژوو نەبێ و ئایا لە کاتی ڕەمەزانە دەرمانەکانی چۆن بخوا و چ ڕێنەمایەک پێویستە بۆی تەندروستێکی باشیە بێ و هیچ تووشی مەشاکلێک نەبێ. بەڵێ بەپێی جۆری نەخۆشەکە و قۆناغی نەخۆشەکە ئێوە زۆربەی کات دڵنیایی ئەدەن بە خەڵک و زۆرتر گرنگی بەوە دەنکاڵن چەند هەفتەیەک بەر لە بە ڕۆژوو بوون و مانگی ڕەمەزان سەردانی پزیشکی تایبەت بکرێبەوە و بابەتە. بۆچی ئەوەندە گرنگە کە چەند هەفتەیەک بەر لەو حاڵەتەیە چەند ڕۆژێک بەر لەوەش بێ ئەگەر ئەو کەسە سەردانی پزیشکە ئەو کات دڵنیا بێتەوە لە بە ڕۆژوو بوون؟ خۆی ئەمە پرسیارێکی زۆر مهمە و یەکێکە لە مهمترین شتەکان بۆ نەخۆش. بۆی تۆ لەم کاتە سەردانی کە نەخۆشەکە سەردانی پزیشکەکەی دەکەن، پزیشکەکە دەزانێت ئەم نەخۆشە دەتوانێت بە ڕۆژوو بێ یاننا و ئایا کە بە ڕۆژوو بێ لە کاتی ڕمانگی پیرۆزی ڕەمەزانە چۆن دەرمانەکانی بخوا، چارەسەرەکانی چۆن ڕێک بخاتەوە و چ جۆرە خواردنێک بخوا و چه شتێک کە زەرەری بۆ تەندروستی نەخۆشەکەیە لە کاتی مانگی پیرۆزی ڕەمەزانانێکە. ئەمە زۆر میهمە بۆیە داوای لە نەخۆشە بەڕێزەکانەکەین بە زووترین کات پێشمانگی پیرۆزی ڕەمەزان ئەو پسپۆڕەی دکتۆرە پسپۆڕەی کە چاودێری دەکا سەردانی بکە و ڕێنمایی تایبەتی لێ وەربگرێت. باش، هیچ حاڵەتێک هەیە ئێستا بەڕێزت توانی کە پێیان بڵێ کە بتوانن بە ڕۆژوو بن یاخود تەنها و تەنها بێ سەردانی پزیشکەکەنەوە هەتا ئەوانش کە دوورە دەست بن یاوانەی کە نەتوانن بگەنەوە لای پزیشکەکانی خۆیان بە تایبەت نەخۆشێکی وەکو نەخۆشیەکانی دڵ کە ڕەنگە سێژم دەرمانیان هەبێ یاخود بەیانی و ئێوارە هەیان بێ یاخود پێویستکە ڕژێەوە خواردنەوەیان دیاری کراو بێ ئەمانە هەندێک لە وردە کاریانەمان بۆ باس بکەین. قێمە پێی جۆری نەخۆشیەکە و قۆناغی نەخۆشیەکە دەگۆڕێ. بۆ نمونە ئێمە کەسێکمانەیە کە فشاری خوێنی هەیە، فشاری خوێنەکەی کۆنتترۆڵە، دەرمانیان دوو دەرمان دەخوا و هیچ مشکلەیەکی نییە و نەخۆشی درێژخانی تری نییە، بەڵێ ئەو نەخۆشە دەتوانێت بە ڕۆژوو بێ، بەڵام بە پێی ڕێنمایی پزیشکەکەی کاتی خواردن و جۆری دەرمانەکانی دەستکاری دەکرێت پێش مانگی پیرۆزی ڕەمەزان. بەڵام نەخۆشێکەیە کە فشاری خوێنی هەیە کۆنتترۆڵ نییە و لەگەڵ فشاری خوێنەکە چەند نەخۆشیێکی تریە بۆ نەخۆشی شەکرەیە، نەخۆشی دڵیە، گورچیلەکانی تاونیە، ئەم نەخۆشانە باشترە بە ڕۆژوو نەبن و ئاگان لە تەندروستی خۆیان بێ لەوانەیە بە ڕۆژوو بوون زەرەریان لێ بدا. یان بۆ نمونە نەخۆشێک کە سستی مەسولکەکانی دڵی هەیە لە قۆناغی 1 و 2دایە و دەرمانێت تان دوو دەرمانی کەمی هەیە و تەندروستی مستەقڕە و هیچ مشکلەیەکی نییە، بەڵێ ئەو نەخۆشانش دەتوانن بە ڕۆژوو بن. بەڵام نەخۆشە لە قۆناغی 3 یان 4 سستی مەسولکەکانی دڵدا ئەو نەخۆشانە کە دەرمانێکی زۆریانێ لەوانەیە نەخۆشی درێژخانی تریان هەبێ، بەڵێ ئەو نەخۆشانە ناتوانن بە ڕۆژوو بن و پێویستە ئاگان لە تەندروستی خۆیان بێ. چووگاتی تۆ مانگی ڕەمەزانی پیرۆز لە وڵاتی ئەمە نزیکەی 16 ساعتە، تۆم 16 ساعتە دەرمان ناخوا و چەند دەرمانێکی زۆر ئەبێ لە شەوە لە ماوەیەکی 8 ساعتە بخوا کەمە زەرەری بۆ تەندروستی نەخۆشەکەی لەوانەیە تەندروستی تێکچێت. وەکێ لە شتە میمەکانی تر بۆ نەخۆشانە لەوانەیە بتوانێت بە ڕۆژوو بێ، بەڵام پێویستە ڕێنمایی پزیشکی وەربگرێت لە پزیشکە تایبەتەکەی خۆی بۆی هەر کاتێ هەستی بێ تێکچوونی تەندروستی کرد لەو کاتە ڕۆژەکەی بشکێنێ و بە سووترین کات داوای یارمەتی پزیشکی بکە لێکێ لە نەخۆشخانەکانیان دکتۆرە تایبەتەکەی خۆی. دکتۆر با باسی ئەوە بکەین ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە بە تایبەت و بە ڕۆژوو ئەبن لە چ حاڵەتێکە پێویستە ڕاستەوخۆ ڕۆژەکانیان بشکێنن بوونی چ نیشانەیە زۆر گرنگە کە پشت گوێ نەخرێ لە کاتی برسێتیان لە کاتی تینوێتیان چ نیشانەیەک
زۆر گرنگە کە دەلالت بێ لەوەی ئەم حاڵەتە بەرەو حاڵەتێکی مەترسیدارە ڕوا یاخود بەرەو لە هۆشچوونە ڕوا یاخود شتی لەوەش خراپتر. بەڵێ خۆ هەر نەخۆشێک کە بەڕۆژوو بێ لە کاتی بەڕۆژوو بوونەکە هەستی کرد ئازاری سنگی هەیە هەناسەی توندە یان دڵی پەلەپەل دەکا یان هەستی بە پێتاقەتێکی زۆر کرد لەم نەخۆشانە پێویستە بە زووترین کات ڕۆژۆکانیان بشکێنن یان ئەوانەی کە نەخۆشی شەکرانەیە هەستیان کرد کە نیشانەکانی دابەزینی شەکرانەیە وەکو دڵپەلەپەلی عارەقا تەوازن تێکچوون یان بۆ نمونە هەستی کرد کە خۆشی بەرە و تێکچوون دەچێت پێویستە و نەخۆشانە بە زووترین کات ڕۆژۆکانیان بشکێن و داوای یارمەتی پزیشکی بکەن لە نزیکترین نەخۆشخانە کە لیانەوە نزیکە. زۆر باشە بێگومان بینەرانی خۆشەویست لە ڕێی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە ڕێی پێیجی فەرمی کورسا دەتوان کۆمنتەکانیان بنووسن ئێمە ڕاستە خۆ پرسیارەکانیان وەڵامە دەینەوە لەلایەن پزیشکی پسپۆرەوە. دکتۆر باباسیەوە بکەین تەمەنێک هەیە کە بڵێن لەم تەمەنە بە دواوە ناکرێم کەسە بە ڕۆژوو بێ بۆ نمونە کەسێک سەر و هەفتا ساڵە سەر و هەفتا و پێنجە نەخێر یاخود تەنها باری تەندروستی لەگەیرێتەوە. نەخێر بە هیچ جۆرە نیە لەوانەیە نەخۆشێکمانە بێت تەمەنی 9 ساڵ زیاتر بێ بەڵام تەندروستێکی زۆر باشیە بەڵێ دەتوانێت بەڕۆژوو بێ بەڵام نەخۆشێکمانەیە لەوانەیە 30 ساڵ بێ چەند نەخۆشێکی درێژخانیە سیستی ماسوولکەی دڵیە دەمارەکانی دڵی لەوانەیە گیرا بێ لەوانەیە شەکرەیکی ناکۆنتترۆڵی هەبێ ئەو نەخۆشە ناتوانێت بەڕۆژ بۆیە تەمەەن مهم نییە تەندروستی نەخۆشەکە میهمە لەمە. باشە دکتۆر خۆ دەزانی ئەوانەی کە لە تەمەنان و بەڕۆژەوە من چەندین ساڵە و ڕەنگە هەر لەم ناڵێ و بەڕۆژوو ببێتن بەڕۆژوو نەبوونیش خۆی بۆ خۆی کاریگەری دەرونی بەجێ هێڵە لە سەریان ڕەنگە هەز بە بێتاقەتی و هەز بەوە بکەن کەی تر توانایشی لەو بابەتیان نەماوە هیچ حاڵەتێک لەوانەی بەڕێزت باست کرد ئەکرێ ڕۆژناڕۆژێک بە ڕۆژوو بێ شتێکی وایە خودت ئەوەندەی کە هەست بکەی قورسە ئەبێ بە یەکجار قەرار بیرێکە بە ڕۆژوو نەبێت. ئێمە پێی جۆری نەخۆشەکە بڕیار دەدەین کەم نەخۆشە دەتوانێت بەڕۆژوو بێ ئەم نەخۆشە ناتوانێت بەڕۆژوو بێ بۆ نمونە ئێمە نەخۆشی شەکرەمان هەیە نەخۆشی شەکرە پۆلێن دەکرێت ئەوانەی کە جۆری یەکە ئەوانەی کە جۆری دووە ئەومەی کە جۆری یەکە لە نەخۆشی شەکرە لەبەرەوەی بە چارەسەریان تەنا بە ئینسۆلین دەبێت ئەم نەخۆشانە ناتوانە بە هیچ جۆرێ بەڕۆژوو بن یان ئەوانەی کە جۆری دووەمە کە نەخۆشەکە بۆ نمونە لەسەر ئینسۆلینە شەکرەکەی کۆنتترۆل نییە یان چەند نەخۆشیێک تریە ناتوانێت بەڕۆژوو بێ ئەمەش ئاوایە نەخۆشێک کە تۆ بە نەخۆشەکە دەڵی کە دەتوانی بەڕۆژوو بیت بە من نەخۆشە ئەڵی ناتوانێت بەڕۆژوو بی بەڵام ئەو نەخۆشانەی کە بەڕۆژوو دەبن و نەخۆشی درێژخانیان هەیە و نەخۆشی دڵیان هەیە پێویستە هەر کاتێ هەستیان کرد کە تەندروستیان ناجێگیرە ڕۆژەکانیان بشکێنن و بە زووترین کات داوای یارمەتی پزیشکی بکەن. باشە دکتۆر بەباسی جۆری خواردنەکان بکەین ئەوانەی کە ڕێگە درراوە بە ڕۆژوو بن ئەوانەی کە پزیشک بینیونی و گرفتێکی زۆر قورسیان نییە جۆری خواردنەکان لە نەخۆشی درێژخایەنەکانە بنمونە لە پاشێوانە لە ئێوارانە چ جۆرێک بێ زۆر باشە کاتی دەستپێکردنی ژەمەکان چۆن بێ بنمونە ڕەنگە دوای ڕۆژوشکاندن یەکسەر حەسکەیم چینە سەر سفرە ئەوانە ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە پێویستە وردە دەستکەن بە خواردن یاخود ئاسایی ئەگەر زۆر برسی بن یا هەز بە بەهێزی و هەز بە وەکوڵێ لەژلەرزینێ بکەن زووتر خواردن خۆن ئێمە دوو ژەمەی ڕیسیمانەیە لە کاتی ڕەمەزاندا کاتی بەربانگ و کاتی پارشێو کاتی بەربانگ پێویستە بە خێرای خواردنێکی زۆر نەخورێ و بەپێی ئەو نەخۆشیانش کە هێندێ نەخۆشیانێ بۆ نەکە نەخۆشیە نەخۆشی شەکرەیە پێویستە خۆی دوور بگرێ لە شیرنەمەنیەکان وەکو پاقلەوە و بیپسی و ئەمانە لوقمە قازی و قورما و ئەمانە بۆ تەندروستی باش نییە لەوانەیە بە خێرایەکی زۆر شەکرەی بەرز بێتەوە تووشی مەشاکیلی تەندروستی کتوپڕی بکە و پێویستە کاتی بەربانگیش کە زۆر ئەو خواردنانە نەخورێت کە وەکو کۆلا وەکو بیپسی وەکو ئەوانەی کە قاوە و چاو ئەوانە چوگاتی ئەمانە کافاینی تەیە لەوانەیە ڕێژەیەکی زۆر میز بە نەخۆشەکە بکە و بێتە زیاتر و شکبوونەوە لە جیاتی ئەوەی کە تینوێتی بشکێنرێ پێویستە لە کاتی بەربانگ تا پارشێ و 2 بۆ 3 لیتر ئاو بخورێتەوە بەڵام زیاتر ئاو بخورێتەوە باشترە لەوەی کە بیپسی و خواردنەمەنی لە مەنی غازیەکان بخورێتەوە پێویستە میوە چەند وەجبێ میوە بخورێ بە تایبەتی دوای بەربانگ و پێویستە ئەوانەی کە شەکرانەیە هێندێک جۆری میۆمان هەیە کە شەکرە زۆر بە خێرایی بەرز دەکاتەوە پێیان دەڵێن های گلایسیمیک ئیندێکس وەکو شووتی کاڵک هەنجیر ترێ مۆست پێویستە خۆیان دوور بگرن لەمانە
و نەخۆشەکان دەتوانن خواردن بخۆن بەڵام لەگەڵەوەشان نابێ ئەو نەبخوا کە بێتاقەتیکە ئەوە خواردنەکانیان کەمتر خوێتیابێ بۆ کەسانی کە نەخۆشی دڵیانەیە یان فشاری خوێنیانەیە چوگاتی زۆربەی ئێمە لە کاتی مانگی پیرۆزی ڕەمەزاندا کاتێکە لە نەخۆشیخانەی دڵیان لە تواریەکان دەوام دەکەین دەبینین زۆر لە نەخۆشەکان ئەو نەخواردنێکی زۆر دەخۆن یان خواردنی چەور و سوێر دەخۆن زۆر جار زۆربیان بە بەرزبوونەوەی فشاری خوێن یان بە تێکچوونی تەندروستی دڵیان دێن بۆ خەستخانە و ڕێژێ و نەخۆشانە زۆر زۆر دەبێت پێویستە ئاگان لە تەندروستی خۆیان بێ وەیەکە لە شتە میهمەکان ئەوەیە کە لە کاتی بەڕۆژوو بوون ئەوانەی کە بەڕۆژوون بەتابەتیوانەی کە نەخۆشی شەکران هەیە دوانیوڕۆ بۆ ئێوارە وەرزشێکی قورسنەکە ئیشی ڕۆژانەی خۆی بکە بەڵام زۆر خۆی ماندوونەکە چوگاتی لەوانێ بێتە هۆی دابەزینی شەکرە لەوانەیە بێتە تێکچوونی تەندروستی و ئەوانەی کە شەکرانەیە لە کاتی مانگی پیرۆزی ڕەمەزاندا پێویستە ئاگان لە تەندروستی خۆیان بێ و ڕێژەی شەکرەکە بەتابەتی ڕۆژانە بەتاتی دوانیوڕۆ و لای ئێوارە لای بەربانک فاسی شەکرەکەی بکە بۆ ئینسانە شەکرەکەی دانەبەسی زۆر باشە دکتۆرویستم پرسیاری ئەوە بکەم ئەوانەی نەخۆشی درێژخایەنەکانیان هەیە بە تایبەت شەکرە و نەخۆشی دڵ ئەگەر ئێوە بڕیاربن کە بەڕۆژوو بن جۆری ئیشەکە تا چەند کاریگەری هەیە لەسەر هیلاکبوونیان لە کاتی بەڕۆژوو بوونە واتە ئەگەر کەسێک فەرمانبەرێکە لە فەرمانگەیەکی حکومی یاخود ئیشەکە جوڵەیەکی زۆری تایە ئەمانە ڕێگە پێدراون بۆ نەخۆشە درێژخایانانە و بە ڕۆژوش بن یاخود ئەکرێ بە ڕۆژوو بێ یا و ئیشە بکات خۆی ئێمە ڕێگا بە نەخۆشێک دەدرێت کە بە ڕۆژوو بێ بەڵێ دەتوانێت بە ڕۆژوو بێ دەتوانێت ئیشی ڕۆژانی خۆی بکە بۆ نە مۆزەفێکە لە دایرەیەک دەتوانێت داوامەکەی خۆی بکە دوکاندارێکە کاسبێکە دەتوانێت بیکە بەڵام ئەو نەخۆشانەی کە بۆ نە ئیشی قورسیانەیە ئیشی کرێکارێکی قورس دەکا یان ئیشێکی ماندووبوونێکی زۆری تێدا پێویستە کە نەخۆشی درێژخانیە لە کاتی مانگی پیرۆزی ڕەمەزاندا خۆی لەم جۆرە ئیشانە بپارێزێ چوگاتی لەوانێ بێتە هۆی تەکچوونی تەندروستەکەی چوگاتی تۆ 16 ساعت ئەو خواردن ناخۆیت شێکی قورسی کرێکارێکی قورسە یان ماندووبوونێکی زۆری تێدا پێویستە خۆی بپارێزە لەم ئیشان زۆر باشە دکتۆر چەند پرسیارێکا تۆ بینەرانی بەڕێزیش دەتوانن پرسیارەکان لە ڕێی کۆمنتەوە لە پێجی فەرمی کورسا دنووسن بۆ ئێستا وەڵام وەرگرن پرسیارێکیان لێ تێکچوونی کارەبایی دڵ یاخود بوونی دەماری زیایی دڵ ئەکرێ بە ڕۆژوو بێت یاخودنا خۆی ئێمە کارەبای دڵ جۆری تێکچوونی کارەبای دڵ جۆری زۆرە هێندێک جۆریان زۆر سادەیە و بەڵێ زۆربیان دەتوانن بە ڕۆژوو بوون بەڵام هێندێک جۆریان لە جۆرە قورسەکانەوە پێویستیان بە چارەسەرێکی زۆرە لەوانەیە چەند دەرمانێکی هەبێ لەوانەیە لە کاتێ تێکچوونی کارەبای دڵ تەندروستی نەخۆشەکە زۆر بە خێرایی تێکچێ ئەو نەخۆشانە ناتوانن بە ڕۆژوو بن بۆیە باشترین شت کێ ئەو پسپۆڕەی کە چاودێری ئەم نەخۆشە دەکا ڕێنمایی لەو وەربگرێ بڵێ ئەم نەخۆشە دەتوانێت بە ڕۆژوو بێ ئەمەیان ناتوانێت بە ڕۆژوو باشە بەرلەوەی پرسیارێکتر وەڵام بمەوە تەنها بە یەک گوشە وەرزشکردن لە کاتی بە ڕۆژوو بوون یاخود لە دوای بەربانگ و لە شەوانە بکرێت خۆی باش نییە بە تابەتی دوانیوڕۆ و کاتی بەربانگ وەرزش بکرێت باشە چگات دەبێتەوەی دابەزینی شەکرە و بێتاقەت بوون و وشک بوونەوەی نەخۆشەکە بەڵام دوای بەربانگ بەڵێ دەتوانرێت تا پاشە وەرزش بکرێت زۆر چاکە پرسیارێکتر ئەڵێ دوو مانگە شەبەکە و باڵۆنی بۆ کراوە بە زمانی خۆی وای نووسیوە ئەتوانێت بە ڕۆژوو بێت تەمەنی 40 ساڵە و نەخۆشی ترینە خۆم پرسیارێکی زۆر میمە ئێمە نەخۆشمان زۆرەکە قەسەرە و شەبەکە و باڵۆنی کردووە ئێمە ساڵ یەکەم حەز ناکەین نەخۆشەکان بە ڕۆژوو بن بۆچی ساڵ یەکەم نەخۆشەکان زۆربیان دەرمانێکی زۆریان هەیە دوو دەرمانی خوێنچلکردنەوە وەردەگرێت کە ئەمە زۆر میمە و وشک بوونەوە بۆ نەخۆشانە بەتاتی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا 16 ساعت شل ناخوا زۆرێ لە نەخۆشەکان لەوانەیە بێتە تێکچوونی تەندروستیان دوای ساڵی یەکەم کە دەرمانەکانیان کەم دەبێتەوە و نەخۆشەکان ئەگەر بێت و تەندروستی جێگیر بێت و هیچ مشکلەیەکی نەمابێ بەڵێ دەتوانێت بە ڕۆژوو بێ بەڵام پێش ئەوەی کە مانگی پیرۆزی ڕەمەزان بێ پێویستە ڕێنمایی لە پیزیشکەکەی خۆی وەربگرێ بۆی دەرمانەکانی بۆ ڕێک بخاتەوە پێ بڵێ چ کاتێ بیان خوا و چۆن بیان خوات زۆر باشە دکتۆر با باسی ئەوە بکەین ئەوانەی کە لە دوای بەربانگ حاڵیان تێگەچێ یاخود ناڕەحەتە بن ئەمانە ینی چه حاڵەتێک پێویست بە سەردانی پزیشک و نەخۆشخانەکانەکە بە نمونە نەخۆش هەیە دوای ڕۆژوشکاندن ڕەنگە تۆزێک هێڵنجی هەبێت تۆزە دڵتێکەڵ هاتنی هەبێ ئازارێکی سەرسنگی هەبێ
حاڵەتی نەخۆشیە درێژخایەنەکان لەم بابەتە پێویستەکە سەردانی پزیشکەکان ڕاستەخۆ یاخود ئەشێمە پەیوەندی بە ڕۆژوشکاندنەوە هەبێت. بەڵێ خۆی ئێمە پێی جۆری نیشانەکان و جۆری قورسی نیشانەکان بڕیار دەدەین لەم نەخۆشە پێویستە سەردانی پزیشکیان بۆ نەخۆشەکەێتۆ کەمێ دڵی تێکەڵێ یان کەمێ ئازارێکی ماعیدەی بەسیتی هەیە ئەوانە پێویست ناکات بچم سەردانی پزیشکن بەڵام نەخۆشەکە ئازاری سنگی هەیە ئێمە هەر ئازارێ لە سنگیا بێت زۆر بە قورسی وەری دەگرین و لاشمان زۆر مهمە نەخۆشە کەناسەی توندا بینیەتی زەختەکەی زۆر بەرزە لە 670 زیاترە بینیەتی دڵی زۆر زۆر خێرا لێ دەدا تازینی تێکچووە خۆشی بەرەو تێکچوون دەچێت ئەو نەخۆشانە پێویستە بە زووترین کات سەردانی نەخۆشخانەکان کەن و چارەسەری پزیشکی بە پەلەوەەر بگرن. باش بۆچی زۆربەی جار لە دوای ڕۆژوشکاندن گرفتەکان دروستە بێت بۆ نەخۆشیە درێژخایەنەکان؟ ڕاست لەبەرەوەی ئەم نەخۆشە 16 ساعت خواردنی نەخواردووە لەوانەیە ئەم دەرمانانەی کە هەیەی وەکو پێویست نەی خواردبێ ئیهمالی کردووە لەگەڵ ئەوەشتا کاتی بەربانک خواردنێکی زۆر دەخوا شیرنەمەنێکی زۆر دەخوا لەوانەیە خواردنەکانی زۆربەی سوێر و چەور بێت کە ئەمە بۆ تەندروستی دڵ زۆر خراپە بۆیە زۆربەی ئەم نەخۆشانە بەتاتی کە بەربانگان لە تەواریەکان یان نەخۆشخانەی دڵەکان کە ببینی لە ماوەی 2-3 ساعتە لەوانەیە چەند نەخۆشیە بەسەریەکەوە هەمووی فشاری خوێنی بەرزە هەموو هەناسەی توندا هەمووی تەندروستی تێکچۆ بۆیە نەخۆشەکان پێویستە ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە زۆر ئاگان لە خواردن بێ خواردنێکی زۆر نەخۆن خواردنەکانیان کەم خوێ بێت تا بۆیان بکرێت خواردنەکانیان کەم چەور بێ و زیادە ڕۆی نەکەن لە خواردنە. زۆر باشە دکتۆرکاوە من هیچم نەماوە زۆربەی و پرسیارانی کە بینەرانی بەڕێزش کرده بیان وەڵامتدایەوە دەست و چاوت خۆش بێت ئەگەر شتێک ماوە لەسەر ڕەمەزان و ڕۆژ و پێشوەختە بە بینەرانی بڵیت. هیوادارم هەموو نەخۆشەکانمان تەندروستیان باش بێ تکان لێ دەکەم کە دەرمانەکانیان ئیهمال نەکەن لە کاتی مانگی پیرۆزی ڕەمەزاندا و ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنیانەیە ڕێنمایی پزیشکی وەربگرن پێش مانگی پیرۆزی ڕەمەزان بۆی هەم چارەسەرەکانیان هەم ڕێنمایی پێویستیان بداتێ پێش مانگی پیرۆزی ڕەمەزان.